میهرەبان بەڕێزان بەرپرس و نوێنەرانی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، میوانان و ئامادەبوانی بەڕێز، بە ناوی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانەوە بەخێراتنتان دەکەم. ئەمڕۆ چ ڕۆژی تەواو بەسەر شەهیدبوونی ئەفسەرێکی باڵای ئەنجومەنی ئاسایش و هاوکارێکی دڵسۆز و ماندوونە ناسماندا دێدەپەڕێت. شلەی ماتەمینی ئەو کۆی کردوینەتەوە. کارەساتی شەهیدبوونی عەقیداوکار بە دەستێکی خیانەتکار و لە نێو جەرگەی پایتەختی هەرێمی کوردستاندا بەو شێوە دڕندانەیە کە هەموو لایەک دەیزانن کارەساتێکی جگەلەوەی کارەساتێکی ناخەژێن و غەدرێکی چاوەڕوان نەکراو بوو کە مای شەرمەزاری هەمومانی شۆک کرد. لە پەیوەندیدا بە ئاسایشی پایتەختی هەرێم و ئاسایشی ناوخۆیی هەرێمی کوردستانیشەوە زەنگێکی مەترسیدارە و بەرپرسیارەتێکی گەورە دەخاتە ئەستۆی هەموو لایەکمان، بە تایبەتی لە پەیوەندیدا بە سەروەری یاسا و لە پەیوەندیدا بە تاوانی ڕێکخرا و لە پەیوەندیدا بە ڕێخستنەوەی هێزە هەواڵگریە و سەربازیەکان و بوونیان لە دەستێکی پاک و ئەمیندا. هەر ئێستا کە من لە خزمەت بەڕێستا ناموتارە پێشکەشەکەم، چەند ئەفسەری باڵای ئەنجومەنی ئاسایش و کادیری هەواڵگری لێهاتوو پاسەوانی ئاسایشی هەرێم، چەندین چالاکەوانی سیاسی و تەنانەت هاوڵاتی ئاسایش بەدەر لە هەر یاسا و ڕێسا و بەهانەیەک لەلایەنە و تاقمە لە یاسا و حکوومەتیاخیەوە گیراون و سزا دەدرێن. ڕاودونان و پێشێلکاریەکانی شەر بەردەوامن بەدەستە و تاقمەوە. نیاز و مەرامەکانیان بەرامبەر بە سەروەری و ئاسایشی هەرێمی کوردستان لەوە ناحەزانەترە کە بتوانین لە بەرامبەریاندا بێدەنگ بین. بارودۆخی هەسیاری هەرێم و عێراق و ناوچەکەش داوای ئەوەمان لێ دەکەن. بە ئیرادە و یەکریزی زیاتر و هەستکردن بە بەرپرسیارەتی تەواوەوە پشتیوانی حکوومەتی هەرێم و ئاسایشی دامەزراوەکان و هاوڵاتیانی کوردستان بین. گرنگترین هەنگاویش بەم ئاراستەیەدا ڕێگریکردنمانە لە هەر کردەوەیەکی نابەرپرسایانە لەلایەن هەر هێز و تاقمێکەوە کە بیانەوێت لە پێناوی دەستکەوتی تایبەت و بەرتەسکدا گەمە بە ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان بکەن. ئێمە لەم بۆنەیەدا بەڵێنی خۆمان بۆ شەهید هاوکاری براو هەموو شەهیدانی ڕێگای ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان دووپات دەکەینەوە کە لەسەر ئەو ڕێچکە و ڕێبازیەوان بەردەوام بین. هەموو وڵێکی خۆمان دەخەینە گەڕ بۆ بڕینی دەستی پیلانجێڕی و پاراستنی سەروەری یاسا و ئاسایشی دامەزراوەکانی خەڵکی هەرێمی کوردستان. شکۆمەندی بۆ گیانی پاکی شەهیدی عەقیداوکار و هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان. شکۆمەندی بۆ گیانی پاکی شەهید عەقیداوکار و هەموو شەهیدانی ڕێگای کوردستان بە تایبەتی شەهیدانی دەستی تیرۆر. نەفرەت لە خیانەت و پیلانجێڕی و ڕوخساری بێزراوی تاوانباران. جارێکی تر سوپاس بۆ هەمووتان.